مزگەوتی پاشایە لە هەڵەبجە ماوەی 10 ڕۆژە پرۆژەی ئامادەکردنی خواردن بۆ هەژاران ئەنجام دەدرێت و ڕۆژانە خواردن بۆ زیاتر لە 120 کەس ئامادە دەکرێت. بە حکمی موسڵمانەتیمان وەکو واجبێکی شەرعیش کە ناندان خێرێکی گەورەیە و مزگەوتی پاشایش سەنتەری شاری هەڵەبجەیە و خەڵکی ڕێبوار و کریەکار ڕوو لە مزگەوتەکەن بۆ ئیسراحەتکردن و بۆ نان خواردن. بیرمان لەوە کردو کە ئێمە بتوانین ژەمێک حازرکەین بۆ ئەوەی هاوکار بین بۆ کریەکارێک ڕێبوارێک کە لێرەیە ڕۆکاتەم شارە. وی الحەمدوللا بە هیمەتی خێرخوازێک خوازای خێری باتەوە توانیمان ئەم خواردنگەیە دابنین و لێرە ڕۆژانە تقریبا 120 کەس خۆراکیان بۆ حازرەکەین و ئامادەی ئەەکەین و تا دوای نوێژی جەماعەت کرا نیوەڕۆ لێرە خواردنەکە پێشکەشیانەکەی. میوانخانەکەی مزگەوتی پاشا لەلایەن خێرخوازێکەوە ئەرکی مادی گیراوە تاستۆ. پاش نوێژی نیوەڕۆ هەموو ڕۆژێک خواردن دابش دەکرێت و ڕۆژانەش خواردنی جۆرا و جۆر ئامادە دەکرێت. خوا بەزیابێ ئەم پرۆژەیەوە بۆ نزیکەی 10 ڕۆژ ئەبێت کراوەتەوە لە هەڵەبجە لەخوا بەزیابێ خەڵکانێکی زۆریان ئێرە لە فەقیر و کەم دەرامەت و هەژارەکانیان لێرە نانەخۆن و سوودێکیان لێ بینیوە. هەروەکو چۆن مەسەر لە سلێمانی لە مزگەوتی گەورەی سلێمانی خواردنە بەخشرێ لە خانەقای بیارە هەیە لە تەکێنجار هەیە لە زۆر شوێن هەیە. لەخوا بەزیابێ ئێسش ئەم پرۆژە کراوەتەوە پرۆژەیەکی زۆر باش و تا ئەمڕۆ لەخوا بەزیابێ بە سەرکەوتووی بەڕێوە چووە. ئێمەش تاپێکین لە ژوورەوە خواردنوشت دروستەکەن ئامادەیەکەن ئێمەش لە دەرەوە سفرەکاندا ئاخین نانیانە دەینێ ئاویانە دەینێ دوایەوە سفرەکان کۆکەن و پاکوخاوێنی لە ڕاگرین و لە خزمەتیان خۆبەخشانە. خواردنگەی مزگەوتی پاشا ڕۆژانە خواردن ئامادە دەکەن و ڕێبواران و کەم دارامەتان بێ بەرامبەر نان دەخۆن. پرۆژەکەش درێژکراوەیە و کەلتورە بەخشندەی و خێرخوازیەیە کە لە ڕابردووی خەڵکی ناوچەکەدا بووە. بەردەوامیشی پەیوەستە بە هاوکاری خێرخوازان و خوا پێداوانەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.